بەڵێ بەڕێزان سەبارەت بە پرسی دابینکردنی خزمەتگوزاری بۆ ئاوارەکان و ڕاگررتنی هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ئاوارەکان کە لە هەرێمی کوردستانن گفتوگۆ لەگەڵ بەڕێز علی سعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە گفتوگۆ دەکەین. کاک علی سلااوت لێبێت حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە دابینکردنی خزمەتگوزاری بۆ ئاوار و پەنابەران جۆر و کوواڵێتی خزمەتگوزاریەکان چییە و چۆنە؟ سپاس بۆ دەرفەتە هەڵبەتە پێم باشە لە سەرەتادا ئۆڤەرڤیوێک لەسەر ژمارەی گشتی ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان پێشکەش بە ئێوە بینەرانی بەڕێزی K24 بکەم. ئێستا 937,000 کەس وەکو ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان تۆمار کراون. لەو ژمارەیاندا 665,440 کەسیان وەکو ئاوارەی ناوخۆی لە پارێزگاکانی دیکەی عێراق لە هەرێمی کوردستان دەژین. 251,000یان سوورین پەنابەری سوورین لە هەرێمی کوردستان دەژین. 10,000یان پەنابەری ئێرانین و 9,000یان پەنابەری تورکین. 750 کەسیان پەنابەری فەڵەستینین و 550 کەسیش ئاواری متەفەریقە و یاخود پەنابەری متەفەریقەی دەوڵەتەکانی دیکەن لە هەرێمی کوردستان دەژین. هەڵبەتە بەشی شێری و ئاوارە و پەنابەرانەی کە باسمان کرد لە دەرەوەی کەمپەکان دەژین. نزیکەی 70% ئەو کۆی گشتی ئاوارە و پەنابەران لە دەرەوەی کەمپەکان دەژین لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێ لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان. 30% ئەوانە لە ناوەوەی کەمپەکان دەژین. 36 کەمپ لە هەرێمی کوردستاندا هەیە بە معدلی 10 کەمپ بۆ پەنابەران و 26 کەمپیش بۆ ئاوارەکان. هەڵبەتە سەرجەم ئەو خزمەتگوزارانەی کە ئێستا لە کەمپەکان هەیە بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. هەرچەندە ئەو ماوەیە بەڕاستی ماوەی ئاوارەبوون و یاخود ماوەی پەنابەرێتی ئەو ژمارە زۆرەی خەڵکە ماوەیەکی زۆری کێشە. هەندێکیان لە 2011ەوە و هەندێکیان لە دوای شەڕی داعش لە 2014ەوە ئاواری هەرێمی کوردستان بوون لە کەمپەکان دەژین. بەشی زۆری سێکتەرەکان حکوومەتی هەرێمی کوردستان بەشی شێری بەرکەوتووە لە دابینکردنی کوژمە و وەروەها بودجێی پێویست بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان. بە تەواوی سێکتەری ئەوەی کە پێ دەڵێن پرۆتەکشن سێکتەری ئاسایش پاراستنی کەمپەکان لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستاندایە. مەسەلەی دابینکردنی مدافعی قانونی لیگەل پرۆتەکشن هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان دابین دەکا. مەسەلەی ئەوانە سوودمەندن لە تۆڕی ئاوی گشتی. مەسەلەی کارەبا سوودمەندن لە تۆڕی کارەبای گشتی. مەسەلەی دابینکردنی شوێن ئەوەی کە پێ دەڵێن شوێنی مانەوە لە کەمپەکان دەکەوێتە سەر ئەو خاکانی کە بەشێکیان زیراعین و بەشێکیان ینی خەڵکن بەشێکانی حکوومەتی هەرێمی کوردستانن. بەگشتی دەکەوێتە چوارچێوەی جوگرافی هەرێمی کوردستان. هەموو ئەو خزمەتگوزارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردووە بەشی شێری بەرکەوتووە. طبیعی تەنسیقێکی باشە بووە تاکو ئێستا لەگەڵ مجتەمەعی نێودەوڵەتی و لەگەڵ ئەو ئاژانسە نەتەوەی گرتوانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن. بەڵام ئەوەی کە هەست پێ دەکرێت لە ماوەی ڕابردوودا لەبەرەوەی عێراق لە قۆناغی ئیمرجەنسی لە قۆناغی فریاگوزاری دێتە دەرەوە لە با بڵێم لە پۆلبەندی نەتەوەی گرتوەکان ئەوانش دێن فەندیان کەم دەکەنەوە کە ئەوە لێکەوتێکی زۆر نەرێنی هەیە لەسەر خودی ژیانی ئاوارە و پەنابەران لە کەمپەکان و لە دەروی کەمپەکانش. ینی پێ دوایە کە هۆکارەکانی ڕاگررتنی یا کەمکردنەوەی هاوکاریەکان نەتەوەی گرتوەکان بۆ کەمپی ئاوارەکان ینی ئەوە بۆ کە عێراق لەو قۆناغە چۆتە دەرەوە لە ئیمرجنسی لە قۆناغی ئیمرجنسی چۆتە دەرەوە. لە ڕاستیدا کۆمەڵێک فاکتەر هەیە. ئێمە ڕۆژانە ئەندامانی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەبینین ڕێکخراوەکان و ئاژەنسەکان نەتەوەی گرتوەکان لە ناوەندی هاوبەشی هەمانگەی قەیرانەکانی سەربەرزاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین. هەمیشە جەخت لەوە دەکەنەوە کە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە بۆ وێنەهێنانەوە بەپێی ئەو ئیندەکسەی کە هەیە عێراق لە مانگی 4 بای 10.5 ملیارد دلار نەوتی فرۆشتووە و ئەوان کاتێک کە مقارنەی داهاتی عێراق دەکەن لەگەڵ ئەو ژمارەی ئاوارە و پەنابەرانەی کە هەیە تەنانەت هەندێک جار بە ئێمە دەڵێن پێویستە عێراق بۆ خۆی هاوکاری کۆمەڵگەی نێودەوڵەتی بکات لە دابینکردنی بەشێک لە فەندە نێودەوڵەتیەکان بۆ بەهاناوە چوونی مرۆی لە وڵاتانی هەژار و کەم دەرامەت نەک کۆمەڵگەی نێودەوڵەتی بە پێچەوانەوە بێ ئیستیسمار یاخود بەمانایەکی دیکە پرۆژەی خزمەتگوزاری مرۆیی لە عێراق بکاتن. لە کاتێکدا بەشی زۆری ئەو ئاوارانە و ئەو پەنابەرانە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەژین بەهرەمەند نین لەو داهاتی کە عێراق ینی با بڵێم هەیەی یاخود پەیدا دەکا لە فرۆشتنی نەوت بێ یاخود لە سێکتەرەکانی دیکەی داهات بێ. بە مانایەکی دیکە
ئەگەر سەیری دۆسەی مەسەرەن ئاوارەکان بکەین وەکو هاوڵاتی عێراقی ئەوانە بەپێی دەستور بەشێکن لە هاوڵاتیانی عێراقی و بەپێی دەستوریش دەبێت سوودمەند و وەروەها بەهرەمەند بن لەو داهاتانەی کە عێراق وەکو داهات دەستی دەکەوێت لە کاتێکدا بەڕاستی هەوڵەکانی حکوومەتی عێراقی ئەوەندە چڕن یاخود ئەوەندە کافی نین بۆ ئەوەی پێداویستەکانیان بەڕاستی پڕ بکاتەوە. ئەوە لەلایەکی دیکە بۆ مەسلەی پەنابەران هەتاکو ئێستا حکوومەتی عێراقی بە هیچ شێوەیەک ناتوانێت خەت بۆ مەسلەی پەنابەران کە وەڵام دەرەوەی قەیرانی پەنابەران بێ لە عێراق و هەرێمی کوردستان هو بەشێک لە عێراق. بەپێی دەستوری عێراق 2005 بەرکار هاوڵاتیانی عێراقی بە خۆیان بەشێکن لە مەنزومەی دانیشتوانی عێراق و بۆ خۆشیان دەبێت سەروەت و سامانی عێراق سوودمەند بن تێدا لە کاتێکدا ئاوارەکان بەڕاستی ناوچەکانن تاکو ئێستا ئاوادان نەکراوەتەوە و ینی ئەوانەی کە لە شارەکان دەژین 100% سوودمەند لەو خزمەتگوزارانێکی ئێمەی هاونیشتمانانی هەرێمی کوردستان سوودمەندن تێدا لەوانەیە جەنابتان بۆ بیرەکانی بەڕێزی ئێستا ڕاگررتنی هاوکاریەکان ئەو کاتە حکوومەت چی دەکات ئەگەر بێت و هاوکاریەکان بە تەواوی ڕاجیران پلانی چ دەبێت حکوومەت؟ طبعی ئێمە بەردەوامی لە لۆبیکردن و لە ئەدڤۆکەسی لەگەڵ هەڤاڵانی ئێمە لە کۆمەلگەی نێودەوڵەتی و بەردەوام لە گفتوگۆدان لەگەڵ حکوومەتی عێراقیش کە دەبێت بەڕاستی چارەسەرێکی دۆمدرێژ چارەسەرێکی ماوە درێژ بۆ مەسەلێ بدۆزرێتەوە ئەوەی کە حکوومەتی عێراقی زۆر جاران پێشنیاری دەکاتن یاخود بەشێکی مجتەمەعی دەولیش ینی با بڵێم چارەسەری تەرقیعین یاخود با بڵێم ماوە کورتن دەبێت عێراق پلانێکی نیشتیمانی درێژخایانی هەبێ بۆ مەسەلەی گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچە و زێدەکانی خۆیان دەبێت ئەو ئاوارانە بە شێوەیەکی ئارەزومەندانە سەپۆرت بکەن و داعم بکەن بۆی بگەڕنەوە شوێنەکانی خۆیان دووبارە ژیان لەوێ دەست پێ بکەن. ئەوەی لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە 2014 و لە پێشەوە تاکو ئێستا بە شاری کۆمەلگەی نێودەوڵەتی و بە شاری ئاوارەکان و بە شاری پەنابەران و ئەوەی کە خەڵکی کوردستانیش دەیبینێ بەڕاستی بەی شێوەیەک درێغی نەکراوە و بەشێک بوونە لە پێکهاتەی کۆمەلگەی هەرێمی کوردستان لە سوودمەندبوون لە سەرجەم خزمەتگوزار و سێکتەری گشتەکانی هاوڵاتیان. بەڕێز علی سعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هاوبەشی هەماهەنگی قەیرانەکان لە هەولێرەوە لەگەڵ ما بوو سپاس بۆ تۆ مادومان کردیت کاک عەلی.